الله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله ومن اتبع هداه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ربنا زدنا علما وألحقنا بالصالحين. لدرس رابردو باسی قەدەغەکردنی نوێژمان کرد لە قەبرستان و لە حەمام. گوتمان ئەگەر هەندێک فەرمودەی مەوقوف هاتیە یاخود قەولی سەحابی هاتووە لەسەرەوەی کە لە سەر ئاویش نابێ، بەڵام زانایان ئیجماعیان لەسەرە کە لە سەر ئاویش نابێ ئینسان نوێژ بکە. و ئەو فەرمودەشمان باس کرد کە پێغەمبەری خوا نەهی کردووە لە حەفت شوێن کە نوێژی تێدا بکرێ، وەکو مەزبەلە و مەجزەرە و مەقبەرە و قاریع الطەریق و حەمام و مەعاطین الئیبل و فەوق ظەهری بەیت الله تعالى سبحانه وتعالى. دواتر باسمان کرد کە دروستە ئینسان ئەگەر پێڵاو یاخود نەعلی لە پادا بوو سەیریان بکە، ئەگەر پیسێکی پێوە بوو مەسحیان بکە و لایدا و دروستە نوێژی پێ بکەین. باسی ئەوەشمان کرد کە پێغەمبەری خوا فەرمی إن هذه الصلاة لا يصلح فيها شيء من كلام الناس إنما هو التسبيح والتكبير وقراءة القرآن. گوتمان لە فەرمودەی تر هاتووە کە سەحابەکان حاجەتێکیان پێ یەکتر هەبایە یاخود پێویستێکیان هەبایە لەناو نوێژش پرسیاریان دەکرد. دواتر پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە نوێژە هیچ شتێکی تێدا دروست نییە لە قسەی خەڵک، تەنها سبحان الله و الله ئەکبەر و قورئان خوێندن نەبێ، کەواتە ئەو کاتی ئەوەش حەرام بوو. ئەمڕۆ ئەوی دەخوێنین تەنبیه المصلي غەیڕەه. دیارە ئینسان بەشەرە، زۆر جار ئەوها دەگوترێ ئینسان بەشەرە، هەردوو چیەکە، بەس ئینسان مرۆڤە، ینی هەڵە دەکا و شتی لە بیر دەچێتەوە و پێویستی پێیە کەسێک یاخود پێویستێتی کەسێک ئاگادارکردنەوەی بکا بە تایبەتی لە نوێژێ. ئەوە باسی ئەوەی دەکە. عن أبي هريرة قال رسول الله عليه الصلاة والسلام التسبيح للرجال والتصفيق للنساء. أبي هريرة فرمي پیغمبری خوا فرمویتی کاتێک ئەگەر ئیمام شتێکی بەسەر هات، شتێکی هەڵە کرد، بۆ پیاوان دەڵێن سبحان الله، و بۆ ئافرەتانیش بە کوردی دەتوانین برێن چەپڵە، بەڵام لە هەندێک شڕاحی حەدیث دەفەرمون مەبەستی ئەوە نییە ئاوا وەکو چەپڵی لە بدرێ، مەبەستی ئاوا بە دوو پەنجە ئاوا ینی هەتا ینی باز دەکەن دەڵێ کە بە دوو پەنجەی لە ناو لەپتدا ئەوە ترە، ینی ئاگادارکردنەوەیەکی وەکو دەڵێ عاقلانە و ژیرانێ، نەوەک ئاوا چەپرە لێدان دەڵێن ئاوایە. دەنجی کەمە بەس بۆ ئاگادارکردنەوەیە دەڵێن، نەک بڵێ ئەوەی کە ئاوا چەپرێدان. خۆی ئەوە هەر سونەتێکە، زانایان دەفەرمون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تایبەتی کردووە، بەڵام ئەمە بۆ چ کاتێکە ئەگە سیر بکەی، ئەمە بۆ ئەو کاتەیە کە ئافرەت لەگەڵ ئافرەتی نوێژ دەکە. بەڵام ئەگەر کاتێک پیا و ئافرەت پێکەوە نوێژ دەکەن، وەکو زەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، زانایان دەفەرمون پیاوەکان لە پێشترن دەبێ ئەوان ئاگادار بکرێنەوە، ئەوان ئاگادار بکەنەوە، بەڵامی ئافرەتان بۆ ناوخۆیتیان شتێکی تایبەتە. جا ئاوا بێ یاخود ئاوا بێ، مهم بۆ ئاگادارکردنەوەیە کە ئەم کەسە هەڵەیەکی کردووە. و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام ڕووی داوە کە شتی وای کردووە. بۆیە زۆر جار دەبینی یعنی خەڵکێک بە هەڵە لێک دەداتەوە، یعنی هەتا هەندێک زاناش یعنی وتویەتیان یعنی چەپڵە لێدانەکە بەو شێوازەیە کە ئاوا چەپڵە لێ بدە، یاخود هەندێک دەڵێن ئەمە مەبەستی چەپڵە لێدان نییە، مەبەستی وەکو چۆن کەسێک ئەگەر لەسەر ئاوا بێ یاخود لە شوێنێک بێ ئاوا دەکە. دیارە پێغەمبەری خوا فەرموویتی التەصفیق دائما وشەی زمانی عەرەبی، ینی هەم لایەنە لغەویەکەی هەم لایەنە شەرعیەکەی کە چۆن پێغەمبەری خوا بەکاری هینایە زۆر گرینگە، یاخود چۆن لە زمانی عەرەبی بەکار هاتووە. زۆر جار دەبینی ئەو ئیشکالەتە
خەڵکانێک دێن یعنی تێکەڵاویەک دروست دەبێت لەبەر ئەوەی ئاگادار نییە لەم شوێنە ئەم معنای هەیە لەم شوێنە ئەم معنای هەیە بۆ نمونە ئێستا وشەی جان لە قورئاندا هاتووە بە لەفزی بە نەفسی لەفظ یعنی چۆن ئاوا دەخوێندرێتەوە لەم شوێنەکە دیش ئاوا دەخوێنێتەوە بۆ نمونە لە سوورەتی نەمل هاتووە زانایان دەفەرمون کاتێک موسا خدای گەورە پێی دەفەرمێ كأنها جان ولا مدبرا ولم يعقب يا موسى لا تخف إني لا يخاف لدي المرسلون إليون دەرخۆ بە معنای ئەوە نییە جنی دیوە بە معنای ئەوێ زانایان دەفەرمون ئەم جۆرە لە ماری دیوە ماری ڕەش و نێریش بێ یعنی کامە مار کە نێری نێ و ڕەشیشە و زۆر دەڵێن ژەهراویشە لێکۆڵینەوەیان کردووە دەڵێ مەبەستی لەوێن دەر موسا ئەوەی دیت بەڵام لە ئاەتی تردا لە سوورەتی ئەڕەحماندا هاتووە بە هەمان شێوە جان هاتووە بەڵام لە هەردوو ئاەتی لە 39 و لە 74 هەردووک لەوێن دەر بە معنای چنە بە معنای جینە بەهۆی ئەوەی کە هەم لەوێن دەرباسی جن دەکە هەم بەهۆی وشەی ئینسیشی بەر لە پێش هاتووە لۆی ئەگەرە تو برەی هەموو وشەیەکی جان يعني بنفسي لفظ نكبري هنديك زار دبيني فطرة بتاي مدور هاتوا هنديك زار بتاي مبسوط هاتوا ياخذ تاي بان هاتوا يعني اقبري اوانش جواز كان هاي بلام او هيج جوازيني هردو شي جان يعني حتى دريش كنا كان شي شش حركه يعني اقربي او شي وكو تاصيله الشرعي تون لزماني عربي دائما قياسيا هي دوبشه قياسك سماعية وهتا آوى لعربان بيستراوه هناويتيانا ناو زماني عربي قياسة شيان قياسية يعني اشتيت شيان قياس كردبون وتيان أما قياسة لسر أمي أما تسون آوى مرفوع دبي أوش تسون كآوى مرفوع دبي قياسيان كردو بلام هندي شيان سماعية بويا أجر أتو أم بشي نزاني لواني توش إشكالي دي بويا أم تصفيق لي راسته تسبلا ليدانا بلام أم تسبلا ليدانا نيكا آوى لي بدري ياخد بغتوندي زانا دفر من آوى ياخد بەو شێوازەیە بەس تەسبیحم گوێ لێ بۆ بەڵام زانایان دەفەرمون مهم بۆ ئاگادارکردنەوەیە هەندێک ڕەیان وایە دەفەرمون ئەگەر الله ئەکبەریشی گوت یاخو شتێکی دیشی گوت دروستە بەڵام لەبەرەوە لە حەدیثەکەی تەنها تەسبیح هاتووە بۆیە زیاتر ئەوە معروفە يعني أو يترم نبيستو أمن جواز البكاء في الصلاة عن مطرف بن عبد الله الشخير عن أبيه قال رأيت رسول الله عليه الصلاة والسلام يصلي وفي صدره أزيز كأزيز المرجل من البكاء دفرمي بيغمبر إخوام ديت عليه الصلاة والسلام نيجي ذكر لنويجه كذا لە سینەیدا هەڵقوڵانێک هەبوو هەڵقوڵان یعنی جۆرێک لە دڵە ڕاوچێ وەک کەسێک دڵە ڕاوچێ دەگری ئاوا دڕ لێدان و ئەو جۆرە شتانە وەکو تەشبیه نەبی مەرەگە کو دەکورێ مەرەگە ئاوا یعنی وەکو دەڵێ تەشبیه نەبی دیسان سیارەکە پێ دەکەیت چۆن ئاوا دەبی ینی ئاوا دەلەرزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زانایان دەفەرمون ئەو جۆرە لە ناخەوە دێ بەڵام زۆر جار دەبینی خەڵکێک دەگریە یاخود لە بۆ ڕیایی دەگریێ دەبینی بە دەنگەوە هاوار دەکە ئەوە هە زانایان دەفەرمون ئەسڵەن نوێژی بەتاڵ دەکە دەفەرمون ئەسڵەن نوێژی بەتاڵ دەکە سێ جاری کوزام نەکویشە چی بەڵێ عليكم السلام ورحمة الله خديش ترازي بربي بالي بل نا والله لشوينه چيما لي خواب هيا دارتك بۆیە ئەم جۆرە گریانە زانایان دەفەرمون لە ناخەوە دێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەم شوێنەشدا بە ئەدەبێکی زۆر جوان ئەتەکێتێکی زۆر جوان گریاوە بەڵام گریانەکەی ئەوە نەبووە کە هەموو خەڵکی تێ بگەێنێ یاخود وەکو دەڵێ زۆر بەدەنگ بێ چونکە لە ناخەوە بۆ ئەم جۆرە گریانی ڕاستەقینەیە
بەڵێ عزیز يعني ناڵێ وەکو تقريبا ناتوانم تأكيد بکەین بەس وەکو ئاوا يعني دۆزە بەڵێ دوي كدوي النحل يعني چۆن ئەو وا دەڵێ ئاوا يعني ئەوانە تەشبیه و شێوازێکی تێدایە يعني ئێستا سیرکەنی ئەگەر مەرەگە لەسەر منزەری لە ناو منزەری دەکرێت سیرکە ینی دەنگەکی تێدا هەز بە ترپە ترپی دەکەی ئاوە جۆرەك لەو بابەتەیە هەندێک شتێ لە فەرمودەکەی ینی ئەگەر بە وەکو دەڵێ بەدیتر نەبینی نایزانی ئێستا هەندێک شتی ئەوەم هینە باز دەکەین ئینشاءالله هەتا ڕیوایەتمان هەیە دەفەرمێ لە پێشەوە بوخاری بە مەقتوعی هیناویەتی دەفەرمێ عومەر لە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بی لە نوێژی بەیانی سوورەتی یوسفی دەخوێن حتا گەیشتم ئاەتەی ئینەما ئەشکو بەثی وحوزنی ئیلە الله خدایە من ئەو شتەی کە بڵاو بۆتەوە بەثی یعنی گوناهێک یاخود ناخۆشیەک کە بڵاو بوویتەوە کە منیش دەسەڵاتم نێزانیان دەفەرمون کە لای بدەم و حوزنی و بێتاقەتیشم لەسەر ئەم جۆرە شتانە بۆ لای خوددایە دەڵێن فەسەمیع نەشیجەهو یعنی گوێیان لێ بوو ئیمامی عومەر دەلەرزی لەرزینەکەشی دەنجی لەگەدا بوو یعنی وەکو دەڵێ جۆرێک لە سەوتی لەگەردا بوو هەستمان پێ کرد دەڵێ نەشیجەن إذا غص بالبكاء في حلقه من غير انتحاب يعني ببي أوي هاوار بكا بلام لناخو دقري يعني حتى كسر سيني هاتوا بلام درنابر زور زادة بيني هند خلق دقريه آوادك آواد زورك وكو تون بسم الله يعني صلاة والسلام أوان توزك وكو دري سينك دردتي همسك أويش آوايا أم زوريك مقبولة قريان درستا جواز التنحنح في الصلاة للحاجة يعني أوي باس ماك أو زورشتانا لن يجي درستا عن علي رضي الله تعالى عنه قال بيشوا علي دفرمي كان لي من رسول الله صلى الله عليه وسلم مدخلاني دفرمي من لو كنت بيغمبري خو عليه الصلاة والسلام كدتهم دوشوين هبو يعني بتملاي بيغمبري خو عليه الصلاة والسلام فكنت إذا أتيته وهو يصلي تنحنح لي چونکە وەکو دەڵێ زاوای پێغەمبەری خوای بوو عەلەیهی سەڵات وەسەلام خزمەتێک و نزیکایەتێکی زیاتریان هەبووە دەڵێ ئەگەر چوو بامە لە شوێنێکی وهو يصلي تنحنح لي دەفەرموو نوێژی دەکرد دەیفەرموو یعنی ئاگادار بە کە نوێژ دەکەم هەتا هەندێک لە شڕاحی حەدیث دەفەرموون حکمەتەکە یاخود بین هۆکارەکەی ئەوە بووە کە ئیمامی عەلی بە پێشنوێژی دانەچی یاخود قسەیەک نەکا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەشغول بێ یاخود خەبەرێکی پێ بێ بوەستی هەتاکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەوەستێ ئەوانە هەمووی دەڵێن مانای ئەوە بۆ پێغەمبەری خوا خشوعی لە نوێژدا لێ تێک نەچی ئەوە زانایان هەندێک شتیان باس کردووە حكم السلام على المصلي ورده آية دروستە سلام كردن لا نوێژ خوێن ياخذ ردانوي عبد الله كرع عمر دفرمي قلت للبلال قلت ما بلال كيف رأيت النبي صلى الله عليه وسلم يرد عليهم حين يسلمون عليه هروك تأكيد عبد الله كرع عمر يكيك لو أنا بوا كزور زور شوين كوتو سنتي بيغمبر بوا عليه الصلاة والسلام بويا دالي برسيم آية بيغمبري خو عليه الصلاة والسلام تون وەڵامی سەلامی دەداوە ئیهاوەڵان وهو يصلي کاتێک کە پێغەمبەری خوا لە نوێژدا بووە يقول هكذا دەڵێ ئاوا وبسط كفيه ئاوا يعني وەکو زۆرێک لە ئیشارەت ئێستا لە مەذهەبی ئیمامی شافعی ئەو هەندەی معلوماتان هەبی دەڵێ ئەگەر دوو حەڕەکەی لە دوای یەک بکەی ئەوە نوێژت بەتاڵ دەبی یاخود ئەگەر التفاتێکی بغير حاجة بي ياخذ وەکو دەڵێ ڕووەرجێڕانێکی لە قیبلەی بغير حاجة بي دەڵێ نوێژ بەتاڵ دەبی بەڵام زانایان دەفەرمون زیاتر یعنی لە بۆ ئەو شتانەیە کە پێویست نییە
یعنی کابرا سەر بەخۆوە بکە بەڵام ئەگەر شتێک بۆ نمونە لە ناکاو دەنگێک دەبیستی لە ناکاو شتێک دەبیستی ئەگەر ئاوڕێشت داوە ئەوە لا ئیرادیە زانیان دەفەرمون ئیعتیادیە نوێژ بەتاڵ ناکە یاخود دەبینی شوێنەکەت دەخوری ئەگەر وات کرد دواتر دەستت داناوە دیسان خوراوە وات کردەوە ئەوە ئشکالێتە چی نییە هەتاکو لەو ئاخیرانە کە ئێستا پێیا بۆ مۆبایل دەبینی کابرا مۆبایلی لێتدا بە ئیساب کە حەڕەکەی ناکالەوەی مۆبایلەکەی نەکوژێنتەوە جارە بیدایەتی پێش هەموو شتەشێگە کە کاتێک چوێ ناو نوێژبی کوژێنیەوە ئەوە شتێکی باشە فەبی هاوە نیعمەت بەڵام ئەگەر لە یادت چوو زانایان دەفەرمون دروست نییە لێ بدا ئەو کاتی کە زەنگەکە لێ دەدا گوناه هەبارتە دەبی زیاتر نەک ئەوەی کە دەری بینی و بیکوژێنیەوە لێ دەبین بە تایبەتی لە جەماعات زۆر جار دەبینی کابرا لێی دەدا کابرا دەیگوت بە واستای تەلەفۆنی وی تەلەفۆنەکەم بەبیر هاتەوە کە دەبێت تەلەفۆن بکەم یعنی زۆر شت ڕوو دەدا لێ باشتر وایە ڕاست بینێ دەرێ و بیکوژێنیەوە یاخود بینێ دەرێ و حتا وا باشە ینی سیر نەکەی کە سیرت کرد چێ تەلەفۆنی کردی لەوانی دیسان مەشغوڵ بی نە هەر بەبێ ئەوە جەلۆی ئەگەر بکرێ هەتا بکرێ ئینسان ئەوە بکە و باشترین شتیش کاتی خۆی دانرا بوو لە مزگەوتان ئەو نەمانی شەبەکەی بوو بەڵام نازام ئێستا کەمتر بووە ئەمە لە مزگەوتی دامان نابوو نازام بەهێز بوو شەپۆڵەکانی مۆبایلی لەکنەمە بێ هێز بوو نەیتوانی وەکو دەڵێ منافەسەی بکاو هێزی هەبی هەر چاردەوری مزگەفتی مارەکان هەموو دەیانەگوت کاتیان گۆ پێ دەکەن هەموو مۆبایلمان دەکوژێتەوە یان دێگو هەموو خەت قەتع دەبی هەر چاردەورێ مزگەوتی چکە ماشەڵڵا مزگەوتی مەش هەرمارەکان بەرامبەر مزگەوتێنە نزیک بوون ئەجینا ئەوە شتێکی زۆر باش بوو لە کۆر ئەوەی دەبیەوە مۆبایلی بکوژێنەوە بوو ئەوە داددەنا شەپۆلەکانی ڕاست قەتع دەکرد لێ زانایان دەفەرمون ئەم جۆرە وەکو دەڵێ حەڕەکانە ئەگە زۆر زەروری بی شتێکی تێدانیە و دەگەڕێەوە لە بۆ نوێژ هەتا کوشتنی هەندێک زیندەوەر ئێستا باز دەکا دەگەڕێی دواتر دەی ئیستئیناف دەکەی و سەر لە نوێ نوێژی خۆت دووبارە دەکەی لەبەرەوەی ئەسڵ لە نوێژدا خوشوع عیانێت و خۆت یەکلایی بکەیەوە شتێک لەو لای ڕوودەدا دەبێ قەتعی بکەی بۆ ئەوەی لێت دروست نەبێ کامە ئەوەی مەدخەلانی بەڵێ هەر بەخۆی ئەوە یعنی تایبەتە بە پێشەوە عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بەڵام زانایان دەفەرمون وەکو باسمان کرد لە فەضائیلی ئەعمال ئەگەر وەکو جارێکیش باسمان کە عیلەتەکەی زۆر قادح نەبی ئیشی پێ دەکرێت ئەوەش لەو بابەتانێ جواز حمل الطفل في الصلاة هەڵگرتنی منداڵ لە نوێژێدا بەڕاستی منداڵ ئەوە ڕەمەزان هاتەوە هەموو کاتەکی بە تایبەتی لە بۆنەوە وەکو دەڵێ مناسەباتەکان منداڵ کێشەی دروستکردی لە بۆ مزگەوتێ ینی زۆر میکانیزمی بەکاردەینی خەڵک شێوازێک ناڕزای دەردەبڕیان هە خەڵکێک ڕازی نییە یان دەبینی وەکو دەڵێ بەشێک لە نوێژ خوێنان کە ئەتو میکانیزمەکی دادەڕێژی ڕازی نییە ئەنی ئێستا یەک لە سونەتەکان ئەوەیە نابی لە سڕە یەکەم و دووەم منداڵی تێدابی ئەم جاری وایە سێ جار ینی چار جار لە مزگەوتی خۆمان باسم کردێ پێغەمبەری خوا فەرموویەتی لیەلیەنی منکم ئولی النوها با لە دوای من ئەوانەی کە خاوەن عەقڵن ژیرن ئاوان بێن دواتر ئەوانی تر دواتر منداڵ دواتر ئافرەت کەسی دەبێت منداڵی دەینتە پێشەوە ینی دەستم لەسەری داهینا ینی هەم پێم گوتووە ئەو هەر دێتە پێشەوە کاکە پێم گوتی بە باوچیم گوتیوەتم سنەت وایە ئەوە لە پشتەوە بکە گوت مامۆستا زۆری مزگەوت خۆش دەوێت ئەس دەکات لە پێشەوە بکە گوتم بێ سڕی دووەمی بکە سنەتەکە ئاوایە ینی دەیگوت پێی دەڵێم بە گوێم ناکە ینی زۆر جار ئیشکالێتە دروست دەبێ بزانین پێغەمبەری خوش چی کردووە وعن أبي قتادة رضي الله عنه قال أبي قتادة رضا ورحمة الله لسبب فرمي كان رسول الله عليه الصلاة والسلام يصلي وهو حامل أمامة بنت زينب پیغمبر إخوان نوێژی دەکرد ئەوە طبعا لە جەماعاتیش بووە وهو حامل أمامة أمامەی کچی زەینەبی کە دەکانەوەی بووە هەڵی دەگرت فإذا سجد وضعها ئەگەر سوزدەی بربایە دایدەنا وإذا قام حملها ئەگەر هەساباوە هەڵی دەگرت
حتى لما وهو يؤم الناس في المسجد وكبت ما شرح حديث كيدك ك لمزقوته إمامتي ذكرت نال خطبه پیغمبری خو هاتو تخوارو يعني دوو بە یەکیان ئەمن ڕۆژەکی کە منداڵێکی کچکەم هەڵگرت بوو ئەو کاتیش نازانم حاجەکەم دیدیت بوو چ بوو دوایە چووینە نوێژێ هات دۆقەی لەگە کردم وەتی وەڵای مامۆستا لە خوتبەکان زۆر تون بووی ئەم دەمگو بەڕاستی پیاوە بەس وەڵاهی نەمزانی ئۆمەری ئەمیش گوتم کو ئۆمەرم گوتی کوراتم دارتەگەت بژنیش مەلاژش لە پشتە دەڕۆی تێی هەردا گوتم مام عادی ئەمن شانازی دەکەم کە ئۆمەرم ئەو دەگەڕێتەوە لە ئیمامی عومەر ئەوەی کە باز دەکەن گوتم ئەدی ئەوانیش بە شەرنینە لەوانەیە شتێک بی ئەمن هەڵم گرتی بوو چی تێدا وتی وەڵا ئەنگۆ دنیاتان تێکدا ئەوهای ڕۆژە چیش مامۆستایەک جێڕایەوە گوتی هەر باسی ئەو منداڵ و ئیسعاجکردنی ناو سەفان بوو ئەوجە جاری وا هەیە دەبینی گوتمان با بەش بن یعنی هەر یەکە و منداڵەکی لەگەڵ خۆی دابنێ یعنی پیاوەک لەگەڵ منداڵەکی وەبی ڕێز بن یاخود دەبینی لە شوێنێکی ڕێزیان دەکەی وەکو تێکەڵ دەبن زیاتر قسان دەکەن یعنی زۆر جار ئیشکالیەتە دروست دەبێ گوتی ئەمیش گوتم باسم کرد لە بە مام حاجیەکان کاکە ها پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ئومامەی کچی زەینەبەی هەڵگرتیە و لە باوەشی گرتیە و حەسەن و حوسێنی لەسەر خوتبەی هاتۆتە خوار و هەموو حەدیثی صحیحە و ئەوانم باس کرد و لۆیە ئەنگۆ بەڕاستی دڵتان نێشی ئەگە جارێک منداڵێک هاتە پێش یاخود پێش نوێژتان دادەچی ئەوە پەپولەی مزگەوتێنە ئەوە هیچی تێدا نییە بەڵام ئەمەوە شوێنێکمان لۆ دیاریکردن ئەگە جارێک هاتن دێتە کبابی ئەنگۆ زۆر ئەوە مەکەن دیارە بە مامۆستایەکە یان گوتو بە مامۆستایەکە باس کرد گوتی دوایە دەستمان بە نوێژی کرد هەموو لە سەربانی ڕێزمان کردبوون گەنجیشان لەکەن بوو گوتی ئەو جارە لە هەموو جاران خراپتریان کرد گوتی لە نوێژێ بووم گوتی وەڵای ئەگەر چ جاران تووشی وەکو دەڵێ فیتنەوە یاخود تێنەکردم ئەو جارێ تێکەتیمە گوتی کاکە لە نوێژێ بووینەوە مام عادیمان هەبوو گوتی ئەها حەسەن و حوسێنی مامۆستای کورەوە بە حەسەن و حوسێنی دەچن گوتی هەر خواخوام بوو کرد گوتی مام عادی بەڕاستی ئەنی ئەتوو سەبر لەسەر خۆ نانە ئەتوو دەتەوێت نێنە مزگەفتێ و برێمێنە مزگەفتێ بە کوردی وەبرێن وەڵای گوتی ئەو مندارانە بێن ئەم نایمە مزگەفت ئەوجا ئیشکالیاتانە هەیە بەداخەوە ینی ناو مزگەوتی گوتی ها حەسەن و حوسێنی مامۆستای گوتی ئەو هاشی دەکرد گوتی نە زکرێک نە ئەستەغفیرڵایەک گوتی من داش ئەو جارە لە هەموو جارە خراپتریان کرد ئەو ئومامەی کچی زەینەب دواتر دەبێتە خێزانی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە ئیمامی عەلی زیاتر لە نۆ ئافرەتی هیناوە و چاردە بە حەفدە دەکا سیویەک نییە سیویەک منداڵی هەبووە چاردەیان نێرینە بووینە و حەفدەشیان مێینە بووینە حتا دەڵێ یەکەچیان کە دەچۆ مزگەوت دەیانگوت کامە براتە دەیگۆ ئۆ یعنی کامیان یعنی هەموو منداڵەکان برا و خوشک و ئەوانەی بوون لە مزگەوتێ بۆیە ئیمامی عەلی بەڵام ئەوەی کە مەبەستمە و ئەکثەر ئەسمای ئەبنائیه عومەر عوثمان ئەبوو بەکر یعنی منداڵە نێرینەکانی زۆر ناوی لێنا عومەر و عوثمان و ئەبوو بەکر کە وەکو خۆشەویستێک لە بۆ ئەم سەحابانە کە ئەوەی باز دەکرێ خلافی واقع و خلافی حقیقەت و خلافی ڕاستیەکەیە نۆ بەڵام ئەوە نەبوو ینی برای هەمولەکردبی ئەوەی وەفاتی کردو ئەوەی تەلاقیدا حتا دەڵێ ئەو ئومامە پێش ئەوەی فاتیمە وەفات بکە ئەو پێشنیاری کردووە گوتی ئومامەی کچی زەینەبە بێنە کە ئافرەتێکی باش بڵێ جواز قتل الأسودين في الصلاة ئاچکۆ ناکوێ کۆکرێتەوە بەڵام پێشی وەفات بکە ینی پێشنیاری کردووە جواز قتل الأسودين في الصلاة دروستە هەردوو ڕەشەکان بکوژی لە نوێژ ئەم دوو ڕەشانە چنە ئێستا باز دەکەن عن أبي هريرة رضي الله عنه قال أبي هريرة رضا و رحمەتی خوا لەسەر دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی اقتلوا الأسودين في الصلاة ئەم دوو ڕەشانە بکوژن لە نوێژ الحية مار والعقرب دوو پشک الحية والعقرب مار و دوو پشک مار هەپەی دەگوترێ مار یعنی هیچی ئەوەی چیتر نییە لە عەرەبی ثعبانی پێ دەگوترێ ئەگەنە هەپەی دەگوترێ مار
وڵا ئەو لێرە دەڵێ پێغەمبەری خوا فەرموویەتی بیکوژن ناڵێم یعنی گەڕام حکمت چییە ئەو بەرتوکانی کە باسییان کردیە باشە پێغەمبەر بۆ لە نوێژی فەرموویەتی سەلامی جابدایەوە تەنەحنوحی کردووە ئەوانەیە کردن هەمووی لە ئەوەیە ئەتوو خشوعەکە لێ تێک نەچی ئاگار لە نوێژبی والذین هم فی صلاتهم خاشعون چکە وەکو باسمان کرد زۆر جار دەبینی فەقیهەکان یاخود ئەو کتوبانی فقی زیاتر باسی ئەویان کردی ئەوە ئەرکانی نوێژەیە ئەوە هەیئاتیتی ئەوە سنەتیتی بەڵام گەورەترین تەواوکەری نوێژی خشوعە یعنی تێکەڵبوونە لەگەر ئاەتەکان تێکەڵبوونە لەگەر مووقیفەکەی تێکەڵبوونە لەگەر ڕۆژەی دوایی یعنی ئەمانە باشترین وەکو دەرەی تەواوکەری نوێژن یاخود باشترین ڕوکنەکانی نوێژن چکە ئەمانەوە لە ئینسانی دەکا چۆن خوای گەورە دەیەوێ ئاوا بکە لێ زانان دەفەرمون ئەمانە هەمووی دەچێتە ئەو بابەی کە پێغەمبەری خوا ویستویەتی کە ئێستادی هەندێک شتیش باز دەکەین بەس بۆ ئەوەی ئەدنا خەلەل ئەدنا پچڕان دروست نەبێ لەگەڵ خشوعەکەت ئەسڵ لە نوێژێ خشوعە بۆیە ئەریحنا بها یا بیلال چکە ئەم خشوعە تێکەڵ دەبوو نزیک بوونەوە دروست دەبوو بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو لە ڕوایەتەکی تر هاتووە عەبدوڵای کوڕی عومەر دەجێڕێتەوە لە سنەنی ئەبی داود هاتووە وەکو گوتمان سنەنی ئەبی داود یەکێکە لەوانەی کە زۆربەی هەرە زۆری ئەحکامە فقیەکانی لێ وەردەگیرێ دەفەرمێ پێغەمبەری خوا فەرموویەتی یەأمر بقتل الكلب العقور ئەو سەگەی کە هارە والفأرة مشک والعقرب دوو پشک والغراب والحية وقلرش ومارش والحدية حديش بيغمبري خوا فرميتي عليه الصلاة والسلام بيكوشن ديارا ويش زوريك لا مارو دو بشكو أو زورشتانا لوانية أو نارم زورك لو بابتانية للروايات دفرمي إذا وجد أحدكم عقربا وهو يصلي فليقتلها بنعله اليسرى دالي أجر يكك لإيوة دو بشكتان ديت بنعلي تسببي كجي يعني أوانا نارم هموي زياتر لو بابي كإنسان خشوعي لتكنتي باب سترة المصلي أويش باش دكان كان توابين تحريم المرور بين يدي المصلي حرام إنسان ببيش سوزدي إنساني نويش خوين دابتشي عن أبي جهيم بن الحارث رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم لو يعلم المار بين يدي المصلي ماذا عليه من الإثم لكان أن يقف 40 خيرا له من أن يمر بين يديه أجر بزاني أم كسيك گوناه و تاوانێکی چەندە گەورەی کردووە کە بە پێش سوزدەی نوێشخوێنێکی دادەچێ ئەوە ڕادەوەستا چل ڕۆژ بێ چل سەعات بێ چل دەقە بێ ئەمە چل ساڵ بێ چل مانگ بێ ئەمە ڕادەوەستا بەس بە پێش ئەم کەسە دانە دەچێت هەتا لە ڕیواەتی تر هاتووە دەفەرمێ دەریکە فەئین ئەبا فەقاتیلهو ئەگەر هەروازی نهێنا لەگەڕی بکە شەڕ ئەوە لە مزگەوتێش ڕوویدا زۆر جا دەبینی دەڵێن کابرا حەزی لێ لە ناوەندی مزگەوتێ نوێژی سونەتی بکە یاخود هەر ئەسڵ وایە بە تایبەتی دوور کەعاتی پاش نوێژی مەغریبێ دوور کەعاتی پاش نوێژی عیشایە ئەوانە ئینسان هەتا بکرێت لە ماڵێ بیکە ئەو نوێژانش مزگەوت قەرەبارغا لێ دەبینی سبەینان کە لە دوای نوێژ سنەت نییە دەبینی خەڵکێک تووشی ئەم حاڵەتەی نابی هەتا دیارە کابرا ئاوای لێ کرد ئەوش دۆقەت باشی لێگەگوت چۆنی باشی سەلامەتی ئەوەش ڕوویدا بۆی زانی بوو دۆقەی لێگەت نەیزانی بوو بە پێش نوێژی دادەچی بۆیە دەڵێ 40 خەریفەن واتە 40 ساڵ جا 40 دقە بێ 40 ساڵ بێ مهم پێغەمبەری خوا ڕۆنی کردوتەوە کە ئینسان زۆر خۆی بپارێزێ بەو شوێنە دانەچێ أو فرم داش دخوين وعن عائشة رضي الله عنها قالت داك من عائشة فرمي بيغمبر إخوة سئل رسول الله صلى الله عليه وسلم في غزوة تبوك عن سترة المصلي بيغمبر إخوة بسياري ليكرا نهيني أم فرموديت سيبزان فكر لي بكينوا لا آية سترة المصلي سترة المصلي داناني شتيك بو أوي سنوري سزدو كرنوش الديار بي تندا فقال مثل مؤخرة الرحل وەکو
مؤخري الرحل مؤخري الرحلة تيا استباز لكن بس يك النهاني لهم فرمودي دا تيا أويش ها أو يك بلى يعني تسير كالصحابة كان لتيان برسيوه خو بيغنبري خوا فرميتي هرشتي داني بس أوان لم يقدارك يان برسيوه يعني لأندازكي تاتسند يعني وكو دلي فقه اشتكى تيجيشتني ناوروش اشتكى خو اگر اوشيان دانابا پیغمبري خو بمطلقي فرميتي بلام لير الصحابه كان بازكن اي رسول الله اندازكي تسنبي او اندبي او لا انترنت قراين دري مؤخره الرحله تسيها او اندي او ما شاء الله او ما النبو وكدلي ملون او اندي يعني تقريبا بستشناك او مؤخره الرحله يعني ديار او الرحله اوش كوتايه كيتي دلي او اندبي يعني حتى بستيتش بي مهم اتدابني بو او تدرس نبي بو او كسيك توشي جناح نبي ببيش تدابي زانا دفن افر مد اوش دور دغري يعني دائما انسان وكو دلشت كان اندازي بو داندرا وكو باسما كر اتقان كاراميه كارزاني لايش كان شويني خود دياري بي بو او سنورد باريزراو بي بلا مگر هر وكو دلي بطالبه خلچش توشي گناه دبي بو خوش لوانيه كم ترخم بي خواي قبل بنامم ده او وصلى الله على نبينا محمد وعلى اله وصحبه